بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ. من یادگار فایقم، خۆشحاڵم لەم ڕووماڵە تایبەتەی کوردستان 24 هاتوومەتەوە خزمەتتان لە کاتژمێر 9 بۆ 11 شەو لە خزمەتتاندا دەبم. دیارە ئەمڕۆ ساڵێک تێدەپەڕێت بەسەر تەمەنی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم کابینەیە کە ئەگەر باس لە ئەو کێشانە بکەی ئەو قەیرانانە بکەین کە ڕوبەڕووی کابینەکە بووەوە، ڕەنگە هاوڵاتیان بە شێوەیەک لە شێوەکان وا هەست بکەن کە تەمەنی کابینەکە زیاتر لە ساڵێکە، چونکە قەیرانەکان زیاتر بوو لە تەمەنی کابینەکە. دیارە کوردستان 24 لە هەشتی سەرلەبەیانی ئەمڕۆوە ڕووماڵی تایبەتی خۆی دەست پێ کردووە بۆ ئەوەی باس لە تەواوی ئەو لایەن و سێکتەرانە بکات کە پەیوەستە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هەر لە بەیانی زووشەوە بێگومان بۆی زانیاریتان هەبێ ئەم ڕووماڵە تایبەتە تا کاتژمێر یەکی بەرەبەیانی بڵین ئەم شەو سبەی بەردەوام دەبێت. ئێمە لە ڕووماڵە تایبەتەکانماندا یعنی زیاتر تەرکیزمان کردوتە سەرەوەی کە بزانین چ لەسەر ئاستی ناوخۆ چ لەسەر ئاستی دەرەوە تێڕوانینەکان سەبارەت بە حکوومەتی هەرێمی کوردستان چۆن بوون، ئەوانەی کە چاک بوون چۆن چاکتر بکرێنەوە و کەم و کوڕیەکان چۆن لای زیاتریان لێ بکرێتەوە، لە سەروی هەموو شێوە داواکاری هاوڵاتیان بە چ شێوەیەک لە شێوەکان لای لێ بکرێتەوە و زیاتر گرنگی پێ بدرێت. من زیاتر ناڵێم، ئەم شەو ڕووماڵەکەم کۆمەڵێک میوان لە خۆ دەگرێت، هەندێکیان پێشتر قسەیان بۆ کردوین و هەندێکیشیان لە ستۆدیۆ لێرە دەبن و ئێمە لە خزمەتی ئێوە و ئەوانیشدا دەبین. حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی لە تورکیا و وڵاتانی عەرەبی و ئاسیایی دەکاتەوە. سەفین زەیی بەرپرسی فەرمانگەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ئێستا کار لە سەرکردنەوەی نوێنەرایەتی لە وڵاتانی عەرەبی و ئاسیایی دەکەین. گوتیشی حکوومەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی خۆی لە ئەنقەرەی پایتەختی تورکیا دەکاتەوە، بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کارەکان لە ئێستادا ڕاگیراون. تا ئێستا نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەک وڵاتی عەرەبیدا لە چەند وڵاتێکی عەرەبی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبی و جگە لەوەش وڵاتانی ئاسیا و وەکو چین و کۆریا و یابان بە هەمان شێوە ئەو دەرفەتەیە کە لەوێژ نوێنەرایەتیمان هەبی لە چەند وڵاتێکی ئەوروپاش بە هەمان شێوە ڕغبەتیان پیشاندایە کە ئەو نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان هەبیتن، بەڵێ لەوانە 2 تا 3 وڵاتەنە لەوانەیەکیان تورکیایە و بەری چەند ساڵێک پێش چەند ساڵێک تورکیای ئامادەی دەربڕی کە نوێنەرایەتی هەرێم هەبیتن بەهۆی ئەو بارودۆخی کە ئێستا لە ئارادا بوو قەیرانی دارایی ئیتر خۆمان بە حەقیقەت دوامان، بەڵام لە دوا سەفەری سەرۆکی ئەنجومەنی لە بۆ تورکیا کە دیداری لەگە سەرۆکۆمارە هەبوو لەوێ ئەو بابەتە تەڕح کرا، ئیتر لەوێ دووبارە جەختیان کردەوە کە ڕازینە بەکردنەوەی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنقەرەی پایتەخت. دانا عەبدولکەریم وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردنی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند لە ماوەی ساڵێکدا 72 پرۆژە بە بڕی 40 میلیارد دینار جێبەجێ کراون. جگە لەوەش چەندین پرۆژەی دیکە خراونەتە گەڕ، بە تایبەتی پرۆژەی دووسایدی نێوان شارە گەورەکان. گوتیشی چەند پرۆژەیەکی دیکەش بڕیاریان لێدراوە بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا نەتوانراوە جێبەجێ بکرێن. لە سەرەتایی دەست بەکاربوونمانە توانیمان کە دەرخستە بۆ نۆژەنکردنەوەی تۆڕەکانی ئێستای ڕێگاوبان ئامادەکەین و بەڕێوەبەری گشتەکانی وەزارەت ئەو زانیاریان بە من کە ئەمە پێویستی بە زیاتر لە 120 میلیارد دیناری عراقیە بۆ تۆڕەکانی ئێستا نۆژەن بکەینەوە. لەبەرەوە کردمان بە 3 قۆناغ ساڵی بای نزیکی 40 میلیارد دینار ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستان نۆژەن بکەینەوە. ئەمە وەکو دەستپێچێک بۆ کارەکانی وەزارەتی یاودەگرن و توانیمان لە مانگیدا دەست بەکاری لەو پرۆژەیەوە تقریبا 72 پرۆژە لەو چوارچێوەیە کە لە زاخۆ دەستی پێکرتا گرمیان کە بە بڕی زیاتر لە 40 میلیارد دینار توانیمان ئەو قۆناغە تێپەڕین و لە مانگی ناوەڕاستی مانگی 12 ساڵی داهاتوە قۆناغە تەواوکەین.
زۆر سپاسی بۆ هەموو ئەو ئەفسەر و فەرمانبەرانە دەکەم ئەو کارێکی ئێوە دەیکەن بۆ پاراستنی ژیانی ئەو خەڵکە جێی شانازی هەمومانە هیوادارم بەردەوام بن لەم ئەرکە پیرۆزە بۆ پاراستنی ژیانی هەموو خەڵکی کوردستان. بەڵێ عزیزان هەر لە چوارچێوەی ئەم ڕووماڵە تایبەتەدا ئێمە مەبەستمانە کە ڕاو بۆ چوونە جیاوازەکانی لایەنە جیاوازەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەێنین هەر لەو چوارچێوەیەدا پارێزگاری سلێمانی بۆ کوردستان 24 ڕایگەیاند کابینەی نۆیم لە ماوەی 1 ساڵی کارکردنیدا زۆرترین دەسەڵاتی بۆ پارێزگاکان و یەکە کارگێڕیەکان شۆڕ کردوێتەوە و لەم ڕوەشەوە دەسەڵاتی تەواو بە پارێزگارەکان دراوە و گوتیشی پێویستە تەواوی لایەنەکان خۆیان بە خاوەنی حکوومەت بزانن. کارکردن بۆ لەسەر بنەمای لامەرکەزیەت تا ئاستێکی زۆر باش ئەتوانم بڵێم لە ماوەی ئەم ساڵەیە حکوومەتی هەرێمی کوردستان کاری کردووە بۆ ئەوەی بتوانێت زۆرترین دەسەڵات بۆ یەکە کارگێڕیەکان شۆڕ بکاتەوە لەوانەیە ئەمە لە ئاستی وەزارەتە جیاوازەکانە وەکو پێویست نەبێ بەڵام لە ئاستی ئەنجومەنی وەزیرانە و لە ئاستی هەنێک وەزارەتی دیاری کراوە تا ئاستێکی زۆر باش ئێمە هەستمان بەرەو پێشچوونە کردووە و ئەگەر ئەمە بەردەوام بێ کاری گەورەی لێ ئەکەوێتەوە و ئەتوانێت ئەرک و بەرپرسیارەتی لەسەر بنەمای داهات و دەسەڵات جارێکی تر دابشکاتەوە و ڕۆتین و کەمتەرخەمی و سەرپێچی و سەرکەشی و بەهەدەردان و ئەو کێشانی کە هەیە لە بینی هاوڵاتی حکوومەتە تا ڕادەیەکی زۆر چارەسەریان بکە. لەم حکوومەتە هەست بەواکەی کە لایەنە پێکێنەرەکان بەجددی دەوڵەتداریەکەن و ئایانەوێت ئەو ڕەوتە درێژە پێبن کە بەرنامەی حیزبی نەبەنە ناو حکوومەتەوە بەڵکو بەرنامەی کە بەرنامەی حکوومەتەوە ڕێکەوتنی سیاسی لەسەر کراوە هەموو لایەک خۆی بە خاوەنی حکوومەتەکە بزانێ گرنگە ئەم تێڕوانینی کە ئێستا حکوومەتەیەتی و لایەنەکانی بەشدار لە حکوومەت لە ئاستی حکوومەتدایانە شۆڕ بێتەوە بۆ لای لایەنە سیاسیەکان خۆشیان کە بەیەکەوە دابنیشن و پشتیوانی حکوومەتەکە بن. هەروەها ئازاد تۆفیق پارێزگاری هەڵەبجە لە لێدوانێکی بۆ کوردستان 24 ڕایگەیاند ئەو هەوڵانەی حکوومەت داویەتی بۆ زیادکردنی داهات کارێکی زۆر ئەرێنیە و کۆرۆنا ڕێگری زۆری لە کارەکانی حکوومەت کردووە. ڕاشی گەیاند کۆرۆنا و هاتنی قەیرانەکان نەیهێشت کابینەی نوێ کارەکانی بە تەواوەتی ئەنجام بدات بۆیە نابێت بڵین تەمەنی کابینەکە تەنها 1 ساڵە. دووپاتیشی کردەوە با خیانەتی دەزانم حزبێک لە ناو حکوومەت بێت بەڵام لە دەرەوەی حکوومەت سێبەری هەبێت. خودی حیزبەکانی بەشدار من بە خیانەتی ئەزانم یەکێتی پارتی گۆڕان لە دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان سێبەریان هەبێ بڕوا دوێن بە خیانەتی ئەزانم چونکە ئەمە حکوومەتی یەکێتی نییە بەتەنها وەکو چۆنی پارتی نییە هی گۆڕانیش نییە بەتەنها وەکو چۆنی یەکێتی نییە بۆیە بەڕاستی یەکێتی و پارتی گۆڕان ئەبێت چی جوهودی مادی و معنەوی چی خۆی بەشەری چی خۆی مادیانەیە چ پلان و ئیشی جاری بیکەن زۆر ئاسایە بەیانی یەکێتی بڵێ من بابەجیان ئەم پلانی کە حکوومەتی هەرێم داڕشتووە لەگەڵ خواستی من تەڵەبی من داوای من نایەتەوە منیش کۆمەڵانی خەڵک لە خۆم عاجز ناکەم ئینسیحابەکەم ئاسایە نەخێت گۆڕان ئەم قسەیە بکە بڵێ ئەم پلانی حکوومەتی هەرێم تا کۆمڕۆ داڕشتووە من بەخواستی خۆم خواستی دەنگدەرانی خۆم خواستی سدقی خۆم نادۆڕێنم لەگەڵ دەنگدەران ما ئێمە دەرەوە هیچ کفر نیەمە نەکفری سیاسیە نەکفری اجتیماعیە نەکفری ئەخلاقیە بەڵام ئێستا مادەم وەزیرێکمانەیە گۆڕانە وەزیرێکمانەیە یەکێتیە وەزیرێکمانەیە پارتیە ئەبێ هەستێکیان سێ برابن لە ئیشە یەک خطابی سیاسیان هەبێ یەک خطابی ئیداری دەوڵەتداریان هەبێ ئەمە زۆر زەرورە گەرنجی پێ بدەین. سەرۆکوەزیرانی کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی هێڵا گشتیەکانی بەرنامەی کاری کابینەکەی ڕاگەیاند و جەختی لەسەر کۆتایی هێنان بە گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی و سەروەری یاسا و نەهێشتنی نادادی کۆمەڵایەتی کردەوە. هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ بنیادنانی ئابووریەکی بەهێزتر و هەمە چەشنتر دەکات کە بتوانێت خۆشگوزەرانی زیاتر پێشکەشی تەواوی هاوڵاتیان بکات. بۆ ئەم مەبەستەش چاکسازی لە تەواوی کەرتەکان دەکات و دەکرێت. سەرۆکوەزیرانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ دەست بەکاربوونی هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەکەی ڕاگەیاند و جەختی لەسەر کۆتاییهێنان با گەندەڵی ئەنجامدانی چاکسازی و سەروەری یاسا و نەهێشتنی نادادی کۆمەڵایەتی کردەوە. لە 1 ساڵەی دەست بەکاربوونی حکوومەت سەرەڕای ئاستەنگەکان بەڵام توانیویەتی بەشێکی زۆر لە بەرنامەی کارەکەی جێبەجێ بکات. لە ئاستی چاکسازیدا حکوومەت چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی و ڕێخستنەوەی دەوام و کار لەسەر نەهێشتنی ڕۆتین دەکات
هەروەها نابێ بەرپرسانی باڵای حکوومەت پێگەی کارجێڕی خۆیان بۆ بازرگانی و دەوڵەمەندبوون بەکاربێنن. حکوومەت ڕوبەڕووی گەندەڵی دارایی و کارجێڕی دەبێتەوە و شەفافیت لە بواری داهاتە نەوتیەکانی هەرێم و داهاتە ناوخۆیەکان چاکسازی لە کەرتی تەندروستی و دەرمان و خۆراک دەکرێت. پێداچوونەوە بە میکانیزمی یەخستنی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەکات، هەروەها سەروەرکردنی یاسا و ڕێزگرتن لە سربەخۆیی دەسەڵاتی دادوەری. خزمەت گوزاری حکوومەت کار بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی دەکات و هەوڵی جێگیرکردنی سیستەمی دڵنیایی تەندروستی بە پێی پێوەری گونجاو و بۆ دۆخی هەرێمی کوردستان دەدات. هەروەها کار بۆ پێشکەشکردنی ڕەشنووسی یاسای مافی نەخۆش و ڕێخستنەوەی ماف و ئەرچی پزیشکان دەکات. بەرزکردنەوەی یاسی خزمەت گوزاریەکانی پەروەردە و فێرکردن و پێداچوونەوە بە پرۆگرامی پەروەردەیی دەکات. کار بۆ باشترکردنی ڕێگەوبانی هەرێمی کوردستان و سیستەمی هاتوچۆ و وەبەرهێنان لە بوارە جیاجیەکانی وەک پیشەسازی و کشتتوکاڵ و گەشت و گوزار دەکات تاکو و دەرفەتی کار بۆ گەنجانی هەرێم زیاتر بکرێت. زامنکردن و ڕێخستنەوەی سەرجەم مافە یاساییەکانی کارمەند و کرێکارانی کەرتی تایبەت و دەستەبەرکردنی ژیانێکی شایستە و گرنگیدانی تایبەت بە کاروباری خاوەن پێداویستە تایبەتیەکان بەشێکە لە بەرنامەی کاری حکوومەت. گرنگی تایبەت بەهاندانی خەڵکی لادێکان بۆ مانەوەیان لە گوند و دێهاتەکانیان و گەیاندنی خزمەتگوزاری شایستە بۆیان دەدرێت. بەڵێ ئەزیزان، وەکو پێشتریش لە پێشەکی ئەم ڕووماڵە تایبەتە ئاماژەم پێدا، ئێمە هەندێک میوانمان یاخود هەندێک لەوانەی کە لێدوانیان بۆ داوین لە دەرەوەی ستۆدیۆ بوون، بەڵام لە ناو ستۆدیۆژ میوانی تایبەتمان دەبێت بۆی قسە لەسەر تێپەڕینی 1 ساڵ بە سەر تەمەنی کابینەی نۆیەمدا بکەین. بۆ ئەو مەبەستەش میوانداری جەنابی دکتۆر ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانم کردووە. لێرە لەو ماوەیە کە پێکەوەین گفتوگۆ یەکی ڕاشکاوانە لەسەر تەواوی ئەو بابەتانەکەین کە پەیوەستن بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە. دکتۆر، کە لە کابینەی نۆیەم باسی چاکسازیەکرێت، ناوی دکتۆر ئومێد سەباح دێت. ئەوە جێگەی شانازی بێگومان. ئەمەوێت لەوێەوە دەست پێ بکەین. ئەم چاکسازیەی ئێوە لە کابینەی نۆیەم لە بە سەرۆکایەتی جەنابی کاک مەسرور بارزانی دەستان پێ کردووە، تا چەندە هەنگاوەکانی کەوتۆتە سەر پێ و تەحەدیات و ئاڵنگاریەکانی بەردەمی چین؟ زۆر سپاس کاکاتیار، وەڵا سپاس بۆ کورسان 24 و خۆشحاڵم لێرەوە لە یادی ساڵی یادی کابینەی نوێم ئەمە قسە لەسەر بابەتێکی هەستیار و گرنگ دەکەین کە پرسێکی نیشتیمانیە و هەمومان بەلامانەوە گرنگە و پێمان وایە بۆ ئایندەی وڵاتەکەمان ئەم بابەتە بۆتە پرسێکی حیاتی، یعنی بەبێ چاکسازی ناتوانین پێشکەوین، ناتوانین بەردەوامیش بین. من دەتوانم بڵێم من لایەنێکی جێبەجێکارێکی بەسیتی پرۆسی چاکسازی بوومە، بەڵام کۆی گشتی پرۆسەکە و دیزاینەری ینی گەورەی پرۆسەکە جەنابی کاک مەسرور بارزانیە، ینی و ئێمە لە سەرەتای نووسینەوەی بەرنامەی کاری ئەم حکوومەتە لە خزمەت جەنابی بووین، ڕۆیا و توڕحاتی خۆی بمان خستە ڕوو و ئەو بە دیزاینەری گەورەی پرۆسی چاکسازیدا ئەندرێت و هێز و متمانە و ئیرادەی ئەو وای کردووە کە ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە. بۆیە حەقی خۆیەتی کە ئێمە لێرە باسی ئەم بابەتە بکەین کە ئەو جەنابیان لێرە ئەم ڕۆڵەی بینیوە. هەروەها کابینەکەش بەگشتی و هەروەها کاقوبادیش وەک جێگری سەرۆکی حکوومەت، وەزیرە بەڕێزەکان، هەمویان کارکتەری زۆر سەرێکی ئەم پرۆسەیە بوون، ینی ناتوانین بڵین ئەمە تەنها یەک کەسێک یان یەک لایەنێکیان ئەو بوو بێ. پرۆسێکی تەزامنی بۆ لەناو حکوومەت و هەمومان پێکەوە وەک پیاوی دەوڵەت شانمان داوەتە بەر ئەم پرۆسەیە. ئەمە لەلایەک لایەکی تر تەحەدیات زۆرە، چونکە پرۆسەکە پرۆسەیەکی قورسە. لە 20 ئەوەندە ساڵەی پێشووی حکومڕانی کوردستان حتمما کۆمەڵێک ینی لەوانەیە لە هەندێک شت کرابێ لە شوێنی خۆی نەبێ، هەندێک خڕوقات کرابێ و لە هەموو کاتێکش کە تۆ لە پرۆسەی حکومڕانی بی بە بەردەوام تو پێویست بۆیە کە خۆت بەرەو پێش و خۆت چاکەوە بکەیت. ئێمە طبعاً ئەگەر بینە سەر پلانەکەی حکوومەتی هەرێم کە داینە بۆ مەسەلەی چاکسازی، ترکیزی هەتا ئێستا هەتا ئەم ساڵی کە ڕۆژ ترکیزمان لەسەر 3 محوەری گرنگی چاکسازی کردووە. معنای ئەوە نی ئەمە هەموو پرۆسی چاکسازیە، بەڵام ئەوەندەی کە ئێمە توانیمانە و ئەوەندەی فریا کەوتوینە کە کاری لەسەرکەین.
چاکسازی ئیشمان لەسەر سێ تەوەری ئەساسی کردووە. یەکەمیان چاکسازی لە خەرجەکان، دووەم چاکسازی لە داهات، سێمیان چاکسازیمان کردووە لە هەیکەلیەت و میلاکات و چاکسازی کارگەڕی پێڵێن لە ناو حکوومەتی هەرێم. بۆیە ئەگەر پێت خۆش بێ لەسەر ئەم سێ سێکتەرە ئێمە قسە بکەین کە ئێمە چیمان کردووە. دووبارەیەکە ئەمە هەموو پرۆسی چاکسازی نییە، بەڵام ئەوەندەیە کە لە ساڵیادی یەکەمی پرۆسی چاکسازی ئێمە توانیمانە دەست بۆ ئەم بابەتانە بینەوە هەنگاوی باش بچین. یەک دێنە سەر ئەو ینی سێ بەشە کە ئاماژت پێدا چاکسازیە لە خەرجیەکان لە داهات لە میلاکات ئەوی پێوترێت چاکسازی کارگەڕی، بەڵام بەر لەوە هۆی بۆ بینەرانی ژڕون بێتەوە دوای تێپەڕینی نزیکەی 365 ڕۆژ و ساڵێک بەسەر تەمەنی کابینەی نوێمدا. ئەو لایەنانەی بەشدارن لە حکوومەت بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان تا چەندە وەکو یەک تیم لە حکوومەت ئێوە پێکەوە کارتان کردووە بۆی ئەمە چونکە هەندێک جار لەسەر لە ئاستی خوارەوە کە گرژیەک درۆدا خەڵکەستەکە لە ناو کابینەکانی لە ناو ئەنجومەنی وەزیرانی شەمان شتێ تا چەندە ئێوە پێکەوە کارەکەن. من وەگوتم ینی شادی بۆ ئەوادەم کە هەموو تیمەکە اینجا لە جەنابی سەرۆکی حکوومەتەوە دواتر بۆ کاقوبات دواتر بۆ هەموو وەزیرەکان بەبێ ئیستیسنا هی هەر سێ کوت لە وزارێکە و دوای کوتلەکانی تریش هەمومان بەیەک ڕوحیەت ئیشمان کردووە. من بە حکمی ئیشەکەم کە کۆکەرەوەی هەموو حکوومەتم تقریبان و بەستەرەوەی هەموو حکوومەتین بۆیەوە بەڵێ ینی بینی ومە هەر هەمویان بە نفسی مەنافەسە، ینی بە نفسی تێرم ئیشان کردو بۆ پرۆسی چاکسازی. ئەگەر منافەسەیەک هەبوو بێ منافەسە بوو ئەوە بۆ کە چێ باشتر پرۆسی چاکسازی باتە پێشەوە، ینی منافەسەکە لە پێنا ئەوە بۆ کە چۆن پرۆسی چاکسازی بینە پێشەوە نەک بۆ ئەوەی خوا نەخواستە یەکێک تەحملی مەسئولیت نەکاو یەکێک تەحملی مەسئولیتکە هەمویان بەو پیاوی دەوڵەت مامەڵەیان کردو. ئەمە جێگەی شانازیە. ئەو ئینسیجام و ئیستقراری ناو حکوومەتی هەرێم هۆکارێکی سەرەکی بۆ ئەوەی کێمەش دەست بۆ مەلەف حەساسانە بین. دکتۆر وردە بینە سەر بابەتی چاکسازی کە مەلەف و دۆسیەی سەرەکی گفتوگۆی ئەم شەوینێ میوان من و جەنابتانە کە باز دێتە سەر خەرجیەکان باز دێتە سەر موچە کە باسی دێتە سەر موچە یەکسەر تەرکیز بۆ یاسای چاکسازی یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و امتیازاتەکان و خانەنشینی لە هەرێمی کوردستان دەکرێت. ئەم یاسای چاکسازیە کە خۆتەزانی بە قۆناغی زۆر سەختدا تێپەڕی بەڵام لە ئەنجامدا چووە بواری جێبەجێکردنەوە بۆی لای بینەری ژوون بێ کە ئەم یاسایە ئێستا ساری المەفعول و چۆتە بواری جێبەجێکردنەوە. هەنگاوەکانی بەکوێ گەیشتون و چۆن ئەم یاسایە بەکارێنن بۆ ئەوەی عدالەت بۆ بابەتی موچە و امتیازات و ئەو بابەتانە بگێڕنەوە. کاگاتگار پێشەوە کە ینی خەرجی بڵێ چاکسازی لە خەرجەکان سێ بەشە. بەشی یەکەمیان کە چاکسازی لە موچە و خانەنشینی و دەرماڵەیە کە یاسای چاکسازی بۆ دەرچووە واتە یاسای چاکسازی تەنها مامەڵە لەگەڵ بەشێکی چاکسازی لە خەرجی دەکات. ئەمە یەک. دواتر چاکسازیمان کردووە لە بودجەی تەشغیلی و چاکسازیش کراوە لە بودجەی ئیستیسماریش. بینە سەر بەشی یەکەم کە مەسەلەی موچە و خانەنشینی و دەرماڵەیە کە ژیانی زۆر خەڵکی پێوە وابەستە بووەتەوە. کاک یادگارجارە پێش هەموو شتێک ئەبێ بزانین ئێمە 6 میلیۆن کەسین لە کوردستان، ملیۆنێک و 255,000 کەس موچەخۆرن لە حکوومەتی هەرێمی کوردستان. اینجا ئەمانە هەندێکیان فەرمانبەرن، هەندێکیان تەقاعودن، هەندێکیان منحەن. ئەم ملیۆن و 255,000 طبعا ڕقمێکی زۆرە و ئیشمانش لەسەر ئەوە کردو کە چۆن ئەم بابەتە حقیقی و ناحقیقی و فعلی و نافعلی چۆن دەست بۆ ئەم بابەتە ببردرێ. بەڵام بە هەر حاڵ ئەم ملیۆن و 255,000 کەسە مانگانە 755 میلیۆن دلاریان لە حکوومەتی هەرێم وەرەدەگرت. ئەم 755 میلیۆن دلارە پێویستی بە ئەوە بۆ کە ئێمە تاکسازی تێبکەن چونکە بۆ نامستحقیەک و نەعەدالەتیەک لە دابەشکردنی ئەم 755 میلیۆن دلارە هەیە بەسەر ئەم ملیۆن و 255,000 بۆیە یاسای چاکسازی دێت ئەم پارەیە بە شێوەیەکی باشتر دابەش دەکاتەوە و لەسەر ئەوە دابەش دەکاتەوە کە چێ مستحق و چێ مستحق نیە. یاسای چاکسازی تقریبان 11 حاڵەتی زەقی ناو سلکی فەرمانبەری کۆ کردوتەوە چارەسەری بۆی داناوە. یەکێک لەوانە مەسەلەی یەکەی هەفتە و هەشتایە. ئەمە بۆ ڕێخستنەوەی سلکی پێشمەرگەیە. کاک یادگار ئێمە یعنی زیاتر لە 300,000 کەس لە سلکی ئەمنی و لە سلکی پێشمەرگەیەتی کار دەکەن. ئەم سلکە بەداخەوە هەتا طبعا تەداعیاتی سیاسی هەبووە تەداعیاتی ئیداری هەبووە. ئەم سلکە وای کردووە کە زۆر بە تەواوەتی لەسەر ڕێچکەی خۆی نەبێ. بۆیە یاسای چاکسازی هاتووە لێەوە دەستی پێ کردووە جارێ پێش هەموو شتێک هەیکەلیەتی سلکی سەربازی ڕێکە خاتەوە یاسای چاکسازی دوو وحدەی حیسابی بۆ ئەم یەکە سەربازیانە دائنات. ئەم دووشتەوە ئەکات کە ناو سلکی سەربازی مەسلەی فعلی و بندیوار دەربکەوێت
و مەسلەی ئەو باهەدەردانەی کە باس دەکرێت لە یەک ڕێک نەخراوەکان بە جوانی دیار بێت. یعنی ئێمە نمونەیەکت بدەمێ ئێمە مانگانە نزیکەی 130 میلیۆن دلار تەرخان دەکەین بۆ وەزارەتی پێشمەرگە. لە نەتیجەی جێبەجێکردنی یاسای چاکسازی بێگومان لە ڕێخستنەوە یەکەی هەفتا و یەکەی هەشتا و ئەو یەکانی کە لەناو وەزارەتی پێشمەرگەن بێگومان ئەم بابەتە لە ڕووی داراییشەوە دێتە خوارەوە و لە ڕووی عەدالەتیشەوە هەست بە زیاتر بەڵێ هەم لە ڕووی داراییەوە هەم لە ڕووی عەدالەتەوە کە ئەم سلکە و لە ڕووی کارگێڕیشەوە سلکەکە بە تەواوەتی دێتەوە سەر سکەی حەقیقی خۆی. ئەمە نقطەی یەکەمە. دوو مەسەلەی پاسەوانیە. يعني طبعا ئەوەی کە گلەی لەسەرکرێ مەسەلەی سلکی سەربازیە کە زۆر جار باسی ئەوە دەکەن کە دەڵێن ناحەقی و نەعەدالەتی تایە. ئێمە بە یاسای چاکسازی ئەم بابەتە چارەسەر دەکەین و چۆتە پێشەوەش و لەناو یاسای چاکسازی ڕێوشێنی بۆ دانراوە. دوو مەسەلەی حیمایەیە. ئێمە مانگانە یعنی پارەیەک یەکجار زۆر لە حدودی 20 بۆ 25 میلیۆن دلار بۆ حیمایە تەرخان دەکرێت. ئەمانە ئەم حیمایان نەک بەس لە چوارچێوەی بەیانی بڵین یەک وەزارەت لە کۆی گشتی لە ناو پێشمەرگە لە ناو ئاسایش لە ناو زێرەڤانی لە ناو وەزارەتی ناوخۆ لە هەموو شوێنەکانی تر ئەوترێت تا ئاستی مەکتەبی سیاسی حزبەکانی شاتەوە کە پاسەوانی خۆیەتی بەڵام لە حکوومەتەوە پاری بۆ دابین. ئەزانی ئەم بابەتە بابەتێکە زۆر ئاڵۆزە یعنی بابەتێکە زۆر ئاڵۆزە. ئاڵۆزەکە لەکوێ یەکەم شت ئەم هەموو یەکانەی کە پاسەوانین لە یەک شوێن کۆ نەکراونەتەوە. یعنی لە ناو 6 وەزارەت یعنی یەکەی پاسەوانی هەیە بەپێی یاسای چاکسازی ئێمە هاتوین هەموو ئەم یەکانە ڕێک دەخینەوە لە وەزارەتی ناخۆ. ئەمە یەک مەرجعیەتێکیان بۆ دانێ. دوو تهدیدی ئەوەکەین کە چێ مستحق پاسەوانی هەبێ. هەتا ئێستا ئەوە نەبوو حکوومەت تهدیدی بکە کە چێ مستحقی پاسەوانیە. یعنی بەپێی ئەو پەیڕەوەی کە دامان ناوە تهدید کراوە کە حکوومەت بڕیار ئەدات کە چێ مستحقی پاسەوانیە. يعني مرجعيتيان بۆ تهدید دەکەین. دوو چه مستحقی پاسەوانەیە ژمارەی کەس چەندێک بۆ ئەو پاسەوانە بۆ دانرێ و زیادەکانیش دواتر دەبێت مەتەعاملیان لەگەڵ بکەین لە شوێنێکی تر سوودیان لێوەربگرین. ئەلێرەش ئەمە هەمیسانەوە دوو هەدەف دەپێکێ هەم لایەنە داراییەکە کەم دەبێتەوە لەسەر حکوومەت هەم لایەنی عەدالەتەکە کە بۆتە دیاردەیەک خەڵک باسی دەکا و حەقیشە یعنی بەڕاستی دیاردەیەکەیە کەواتە ڕێخستنەوەی سلکی سەربازی هەفتا و هەشتا مەسەلەی حیمایە یەکێکە لە تەوەرەکانی یاسای چاکسازی. یەکێک لەو شتانی تر لە وڵاتی ئێمە زۆر قسەی لەسەر دەکرێت مەلەفی خانەنشینی. مەلەفی خانەنشینی زۆر ئەم بابەتە لەوانێ دەڵێن کەسێک ڕووی ڕۆژ فەرمانبەر نەبوو یەکسەر تەقاعود کراوە و هەیە حاڵەتی باش هەیە. بۆی ئێمە هاتوین سێ شتمان کردووە لەسەر مەسەلەی خانەنشینی لە یاسای چاکسازی. یەکەمیان بڕیارمان داوە کە هەرچی خانەنشینی هەیە هەمویان لە وەزارەتی دارایی چۆن مەسەلەی حیمایە هەر یەکی لە شوێنێک بۆ لە وەزارەتێک بووە. مەسەلەی خانەنشینیش بەو شێوەیە لە وەزارەتی پێشمەرگە خانەنشینی هەیە لە یەکەی هەفتا هەیە لە یەکەی هێشتا هەیە لە وەزارەتی ناوخۆیە لە ئەمانە هەمویان کۆ دەکەینەوە دەیانبینەوە ناو وەزارەتی دارایی کە شوێنی حەقیقی خانەنشینەکە لەوێ بەڕێوەبەرایەتی گشتی خانەنشینمان هەیە. ئەمە نقطەی یەکەم. دوو هەتا ئێستا لە کوردستان سندوقی خانەنشینی نەبووە. ئێمە ئێستا بڕیارماندا بەڵێ یعنی ئێستا هەر فەرمانبەرێک هەموو مانجە کە موچەکەی خۆی وەردەگرێت 170 لێ دەبردرێت ئەم 170 چۆتەوە ناو سویلە بەڵام لەمە بۆ دەچێتەوە ناو سندوقی خانەنشینی و ئێمە وەک حکوومەت خۆمان ملزەم کردووە کە دامی ئەو سندوقە بکەین بۆی لە داهاتوو خانەنشینی پارێزەوانەی پێشووتر کە ئەوەی دوو ئەمە سێ ئەوەی تر دێن لیستی خانەنشینی پێداچوونەوەی پێ ئەەکەین ئەوەی کە مستحق بێ دەمینێتەوە ئەوەی کە نامستحق بێ ئەمە مامەڵی یاسایی لەگەڵ دەکەین. بۆیە ئەمە مەسەلەی خانەنشینی چێکە لەو شتە گەورانەی کە دەستمان بۆی بردووە. بابەتێکی زۆر گرنگ هەیە لە یاسای چاکسازی کاری لەسەر کراوە مەسەلەی معاومەکانە. دوێنێکە آخر لیست گەشتە پێرێکە آخر لیست گەشتە دەستی من کە داوام کردبوو کە بزانم چەند معاوم هەیە. معاوم نازانم جەناب شارەزای معاوم چییە؟ معاوم ئەو کەسەیە کە پلەیەکی تایبەتی هەیە وەکو ڕاوێژکار یان مدیر عام یان قایمقام یان محافظ یان مدیر ناحیە کە لە ئیشەکەی بۆ لە ئیشەکە کە دەرکراوە نەچۆتەوە سەر ئیشێکی تر هەمان ئیمتیازاتی خۆی وەردەگرێتەوە بەڵام هیچیش ناکە بەخۆی لە ماڵەوە دانیشتوون. یعنی ئەمەش وەکو حاڵەت ژمارەکان بڵێ لە لای من هەیە 170 پێشتر باسی پاسەوان کراوە باسی ئەوە کراوە تاقی بەیانی دامەزراوە بە بەڕێوەبەری گشتی تاقیێوارە بە خانەنشین کراوە بە وەزیر. ئێمە داوای ئامارێکمان کردبوو نزیکەی 776 کەس لەم حاڵەتانن. یاسای چاکسازی بڕیاری داوە لەسەریان کە ئەبێت ئەمانە یان بێت بچنەوە سەر کار بکەن یانش دەبێت خانەنشین بکرێن و مامەڵە یاساییان لەگەڵ بکرێت. ئەمانە دیاردەی زەقن کە خەڵک یان تەرکیزی لەسەر یەک بابەت دێتە ناوە ینی ئەوترێت حکوومەت بە بیرکردنەوە و تێڕوانین عەفە الله و عەما سەلەفی شەکە ئەوەی تێپەڕی ینی کەسێک کە ئەم معاومانەیە کە جەنابتان ئاماژەتان پێدا ماوەیەکی وەزیرمان هەیە بەڕێوەبەری گشتیمان هەیە بەناحەق یعنی سوود و بەرژەوەندی و قازانجی کردووە لە موچەیەک کە حەقی ئەو نەبووە. ئەمە پەیڕەوێک دانراوە لە ناو یاسای چاکسازی بۆ ئەمە حاڵەتی وردە چونکە یعنی هەر کەسێک
کەیسێک لەگە کەسێکی ترە جیاوازە مەسەن هەندێک کەس هەیە ژماری ینی ساڵانی خزمەتی هەیە بەڵام خزمەتی ینی با بڵێن لە شوێنێکی حقیقی خزمەتی نەکردو هەندێک کەس هەیە ئەسڵن ساڵانی خزمەتی نیە بۆیە ئێمە پەیڕەوێکی متەکاملمانداناوە بۆ ئەوی ئەم بابەتانە بە شێوەیەکی عادلانە مامەڵەی لەگە بکرێت یەکێ لەو شتانی کە لە یاسای چاکسازی ئیشی لەسەر کراوە پاکردنەوەی لیستی مەسلەی کەم ئەندامان و ئەوانەی سوودی کۆمەڵایەتیە یەکێ لەو شتانی تری کە یاسای چاکسازی کاری لەسەر دەکات پاکردنەوەی لیستی شەهیدانە چونکە زۆر گلەی لەسەر ئەوە هەیە وە لە ناو لیستی شەهیدانش نەعەدالەتیەک هەیە کە لە ڕووی موچەوە شەهیدی هاوڵاتی ڕێژەیەکە و شەهیدی سەنگەر و شتێکە و شەهیدی سەرکردە شتێکە شەهید هەر شەهیدە دەبێت ئەمە پێوەرانە ڕێک بخەینەوە ئەمە لە یاسای چاکسازی کاری لەسەر کراوە یەکێ لەو بابەتانەی تر کە کاری لەسەر کراوە ئەوەیە کە ئەو تەرفیعاتانەی کە لەناو حکوومەتی هەرێم کراوە بە ناحەقی مەسەڵەن بۆ نمونە کەسێک 1 ساڵ وەزیفەی کردووە ڕێک 20 ساڵ خزمەتیان بۆ حیساب کردووە ئێمە هاتین لەناو یاسای چاکسازی دوو تعلیماتمانش دەرکرد لە وەزارەتی دارایی تعلیماتی 13 دین پێداچوونە بە هەموو تەرفیعاتانە دەکەین ینی ئەمانە ینی پێم وایە یاسای چاکسازی ینی ڕێڕەوێکی زۆر گەورەیە بناغەیەکی زۆر گەندەڵی بوون بەڵام بەرگێکی یاساییان لەبەرکراوە ئەگەر حکوومەت بڵێ کەسێک با خزمەت 1 ساڵ بوو بێ 20 ساڵە کەواتە 20 ساڵە و بەرگێکی یاسایی بەبەرکراوە ئێوە ئەبێ مامەڵە لەگەڵ و بابەتانەش باڵە بێگومان ینی ناڵێ تعلیماتمانش بۆی دەرکردو لە وەزارەتی داراییەوە پێداچوونە پێکەین چەند ساڵ خزمەتی هەبێ دەینینەوە و مەرتەبەیە لەو مەرتەبەیە دایکدەنین و ئەو ڕاتبەشی باشە پێشەوەی بچینە سەر بابەتی بودجەی تەشغیلی و بودجەی وەبەرهێنان و نازانم خاڵس نووریەکان و بابەتەکان زۆرن ئەوەندەی کات هاوکارمان بێت قسەی لەسەرەکەی هاوڵاتیان ینی ئەیانەوێت بزانن پەرۆشی ئەوەن بزانن کەی کاریگەری ئەم هەنگاوانەی کە جەنابتان ئاماژەتان پێدا هیچ نەبێت سەبارەت بە موچە بە نسبەت خانە نشینەکان بە نسبەت کەمەندامان بە نسبەت شەهیدەکان کەی کاریگەریەکەی بە مەلموسی هەست پێ یعنی ئەمە پرۆسەیەکی ئێمە لەوانەیە وەک حکوومەت لەوانەیە لە شوێنێکە نەمانتوانێت بێ باسی هەموو ئیشانە بکەین کە کردومانە ینی ئەمە لایەنێکە کە ینی بۆیە دەمانێت تەرکیز لەسەر ئەوە بکەین کە لەگەڵ فەرمانگەی میدیا و زانیاری هەنگاوی باشەکەن ئیشی باشەکەن هەوڵمانداوە کە بین لەگەڵ ئەوەی هاوبەشی بکەین لەگەڵ ئەعلامە هاوبەشی بکەین بۆ ئەوەی زانیارەکانش بگاتە هەوڵاتیان ئەم بابەتە پرۆسەیەکە پرۆسێکی درێژخایەنە بەڵام هێدی دەرئەنجامەکانی دیارە بێت یاسای چاکسازی لە یەکی حوت کەوتوتە بواری جێبەجێکردن یعنی ئێمە هەتا ئەم مەرحەلەیە لە مانگی 1 یاساکە دەرچوو بەڵام لە مانگی یەکە تا مانگی حوت ئێمە بەس پەیڕەومان بۆی دەرکردووە زیاتر لە 5 پەیڕەوە بووە لەگەڵ دانانی تعلیماتەکانیان ئێستا لە یەکی حوتەوە کەوتوتە بواری جێبەجێکردن اینجا لە هەندێک مەرحەلەیە من پێتم وتی 11 حاڵەتی تایە یاسای چاکسازی لە هەندێکی لەوانەیە زوو دەرئەنجامەکەی دەرکەوێت مەسەڵەن لەوانەی مەسەلەی ڕێخستنەوەی حمایە لەوانەیە زوو دەرئەنجامەکەی دەستکەوێتەوە بەڵام تۆ وەرە فایلی 752,000 فەرمانبەر هەڵدەوە بزانێت چێ تەرفیعاتی زیادی بۆ کراوە ئەمە لەوانەیە کاتی بوێت بۆیە ئەم پرۆسەیە دەبێت ئێمە گرنگ دەرئەنجامە گرنگەوەی یاسایەکمان هەیە گرنگەوەی حکوومەت خۆی ملزم کردووە ڕێڕەوی بۆ خۆی داناوە ئالیاتی بۆ خۆی داناوە و من پێم خۆشێوەکی ئەعلام ڕاقەبەی هەنگاوەکانیش بکەن باشە بەڵێ بابەتێکی دیکە کە وڵاتیان ئەیانەوێت ئەو نیگەرانیان لەسەری بڕەوێتەوە ئەوەیە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان دەست و توانا و ناڵم ئیرادە چکە ئیرادەکە وەچانە یاساکە چۆتە بواری جێبەجێکنەوە بەڵام توانا و دەستی یەگا بەوەی لە گەرمیانەوە تا بادینان و تا زاخۆ ئەم یاسایە وەکو خۆی جێبەجێ بکات هەتا ئێستا بربەست لە ڕووی جێبەجێکردنی یاسای چاکسازی نهاتوێتە پێشمان چونکە بۆ ینی بە بەڵگەمان هەیە یعنی ئەم یاسایی کە لە حکوومەتی هەرێم مەشروعەکەی ئێعداد کرا هەر سێ کوتلە ئەساسیەکە پارتی و یەکێتی و گۆڕان بە کۆی دەنگیان پێداوە حزبەکانی تریش کە لەناو حکوومەتن ئەمە معنای ئەوەیە کە هەموو حزبەکان پشتی ئەم پرۆسەیەن یعنی ئێمە ناتوانین هەر لە خۆمانە بڵین ئەم حزبە لەگەڵێتی ئەم حزبە لەگەڵی نییە بەڵگەمان هەیە کە هەر سێ حزبەکە لەگەڵی بوونە و لە پەرلەمانیش دەنگیان پێدا یعنی ئەوە بەڵگەیە و ئێستش لە دروستکردنی لیژنەکان و لە دروستکردنی پەیڕەوەکان هیچ اعتراضێکم نەبینیوە خۆم شخصیان کە لە هەموو کۆبوونەوەکان بەشدارم یعنی هیچ اعتراضێکم نەبینیوە بەڵکو پەرۆشیەکی زیاترم بینیوە وەگوتم شەڕ لەسەر ئەوەیە کە چۆن زووتر ئەم بابەتە جێبەجێ بکرێت باشە بینە سەر بابەتی بۆ یەک بچینە سەریان بودجەی تەشغیلی لە ڕۆژانی ڕابردوو باسی بە ئۆنلاینکردنی سیستمەکە کرا باس لەوە کرا کە بە هەدەردان هەبووە اختیلاس هەبووە پارێزیات نووسین هەبووە و لە نەتیجەیە حکوومەتی لەسەر خەزیێنەی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەت کەوتووە و لە ئەنجامیشدا هەم حکوومەت هەم هاوڵاتی مستحق باجی داوە بە ئۆنلاینکردنی سیستمەکە مانای چییە و چه سوودێکی دەبێت لە داهاتوودا بودجەی تەشغیلی ئەو پێداویستیانەیە کە حکوومەت پێویستێتی ڕۆژانە بیکڕێ بۆ فەرمانگەکان بۆ بەڕێوچوونی کارەکانی اینجا لە هەموو وەزارەتەکانە
ئێمە سیستەمێکمان نەبوو کاتیم بۆ ینی کابینەی نوێم سەرمان کرد سیستەمێکی تەقلیدی هەیە کە قانونی ئوسوڵی محاسبات هەیە کەی ساڵی چلە کاری پێ دەکرێت یعنی ئەمە سیرمان کرد لەگەڵ واقعی ئێستاە ناگونجێ و کلێن و کلێنی زۆری تایە بۆ گەندەڵی بۆ بەهەدەردان بۆی هەستین ئەمەمان تیمێکیش زۆر شارەزای بیانیش لەگەڵ ئێمەیە کاری کرد بیرمان لەوە کردەوە لە ماوەی تقریبان زیاتر لە 8 مانگ ئەمەش ئەنێ دەتوانم ئەمەش بڵێم دیزاینەری سەرەکی هەم کاک مەسرور بۆ یعنی ئەو لەگەڵ ئەو تیمە بیانیە لەگەڵ کۆمەڵێک خەڵکی تر کارمان لەسەر ئەوە کرد کە ئەم پرۆسێ چۆن بین کاری لەسەرکەین ئەمەیان زۆر ینی بە بڵین کارێکی ئاسان نەبوو کاگەتگەر بەڵام هە بە هەوڵ و هیمەتی جەنابی سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کاک ئاواتی شێخ جەناب ئەویش زۆر هاوکار بوو لەم پرۆسەیە برادرانی تر هەمومان کارمان لەسەرەوە کردوە کە ئەم پرۆسەی بڕاتە پێشەوە مانگانە ئێمە 205 میلیۆن دلار بەس بۆ بودجەی تەشغیلی تەرخان کرابوو ئەمە پارەیەکی زۆرە کاگەتگەر بۆیە ئێمە هاتوین لە ڕێگەیەکی ئۆنلاین ئێمە ئێستا بە هەمومانەوە هەم سەرۆکی حکوومەت هەم جێگیری سەرۆکی حکوومەت ئێمە سەرۆکی دیوان وەزارەتەکان هەمومان ئەزانین کە پارەیەک خەرج دەکرێت بۆ وەزارەتێک لە ژێر چاودێری هەمومانە وە لە ناو سیستەمەکەیە ڕێگە بەوە نادا خەرجی زیادی هەبێ خەرجی دووبارە هەبێ ئەم خەرجیە لە ڕووی سعرەوە لە ڕووی ئەوە بۆیە سیستەمێکی زۆر متەکاملمانداناوە هەدەفەکەمانش ئەوەیە کە بەڕاستی ئەم پارەی کە لە بەردەستی حکوومەتی هەرێمە ئەمانەتێکە 6 میلیۆن کەسە ینی بەڕاستی بۆیە دەبێت زۆر بە جوانی و زۆر بە پاچیش مامەڵی لەگەڵا بکرێت بۆیە ئەم سیستەمێکی داماننا بۆ بودجەی تەشغیلی وا ئەکات کە هیچ کون و کەلەبەرێک نەهێلێتەوە بۆ بەهەدەردان یان خۆ نەخواستە بۆ ئەنجامدانی چۆن شۆڕەکرێتەوە سیستەمەکە ئێستا لە هەموو وەزارەتەکان دانراوە ئەویش لە 2 حوت کەوتە بواری جێبەجێکردن جەنابی کاک مەسرور تەوقیعی کردو فەرمانەکە ئێستا لە هەموو وەزارەتەکان کە خەرجیان پێویست بێ ڕاستەوخۆ بە شێوەیەکی ئەلکترۆنی ئەم خەرجێ دێتە ناو وەزارەتی مالیە لە ناو وەزارەتی مالیە تەحلیلی بۆ دەکرێت بە پێی قاعیدەیەکی بەیانات ئەوە نییە بە عشواییات ئەمە دەکرێن ئەمە ناکرێت بە پێی ئەولەویەتی حکوومەتی هەرێم بڕیاری لەسەردەن و تا ئاستێک وەزیری مالی خۆی بڕیاری لەسەردا دواتر دێتەوە بۆ دیوان لە دیوان من لە فەرمانەکەی هەندێک ژمارەم بینید ئەگەر 200 میلیۆن بێ دەسەڵاتی وەزیری داراییە لەسەروی 200 میلیۆن بێ وەزیری دارایی ئەمەیان زیاتر ڕوون بکەیت خەرجەکان هەتا ئێستا دەسەڵاتەکان زۆر ڕوون نەبوون یانی ئێمە هاتین بۆی دەسەڵاتێکی زیاترش بە وەزیری مالیە بدەین بۆی بەسی بەشێک لە مەسلەی لا مەرکەزیەتە هەرچی خەرجیەک لە وەزارەتەکان دێت ئێستا مشکلەکە ئەوەیە هەموو خەرجەکان کە لە دینارێکەوە هەتا ملیارێک سەرەوەی ملیارێکش بوو هات بۆ دیوان بۆ ئەنجومەنی وەزیران هات ئێمە ڕێڕەوەکەمان گۆڕیوە نامانێت بێتەوە بۆ ئەنجومەنی وەزیران ئەمانەوێ ڕێک ڕاستەوخۆ وەزارەتەکان لەگە وەزارەتی مالیە ڕەبط بکەین خەرجەکانی خۆیان دەنێرن بۆ وەزارەتی مالیە بەپێی ئەو قاعیدەی بەیاناتی کە باسم کرد ڕێگە بە بەهەردەردان نادا هەتا 200 میلیۆن وەزیری مالیە خۆی سەرفی دەکات دواتر دەهێنێتەوە بۆ دیوان ئێمە بڕیاری لەسەر دەینێرین بۆ جەنابی سەرۆکی دوای وردبینی کردن حتما لەبەرەوەی مەلەفەکان زۆرن من هەر یەکەو بۆی بەرچاوی بینە ڕوونکەینەوە چین ئەچینە سەر بابەت و ینی مەلەفی وەبەرهێنان لە پرۆژەکانەوە دەست پێ بکەین ئەو ترێ پرۆژەکان یەک گەندەڵی زۆری تیاکراوە دوو خراپەکاری زۆری تیاکراوە سێ ناعەدالەتی زۆری تیا هەبووە بە نسبەت وەبەرهێنەرەکانەوە ئێستا ئێوە چۆن مامەڵەتان لەگەڵ پرۆژە خراپەکان کرد چۆن دابەش ئەکرێنەوە و چۆن پرۆژەی نوێ و بابەتی تایبەت بە وەبەرهێنان لە داهاتووە مامەڵەی لەگەڵەکرێت خۆی کە بیدایەت هاتین بۆ ئەنجومەنی وەزیران سەری ئەومان کرد ینی جیهەتێک نەبووە کە سەرپەرشتی ئەم بابەتە بکە بۆیە لەسەر ئەمریکا مەسرور ئێماستین لە دیوان لە ئەنجومەنی وەزیران بۆردێکماندانا بۆ سەرپەرشتیکردنی ئەم بابەتە جارە پێش هەموو شتێک ئیحسایەکمان کرد کە لە کوردستان چەند پرۆژە هەیە بۆمان دەرکەوت 1983 پرۆژە هەیە کە لە نسبەی ئینجازی لە خوار دە لە سەدەوەی هەتا 90% یعنی باش ئەم 1900 ئەوەندە پرۆژەیە هاتین تەصنیفمان کرد ئەوەی کە گومانی ئەوەی لەسەر هەیە کە عقدەکەی تەواو نییە بە هەدەردانی تای ئەمە لاماندایەلاوە و لیژنەی لێکۆڵینەوەمان بۆیدانە ئەوەی کترمان دابش کردوتە سەر دوو بەش ئەوەی کە ئێستا بۆ حکوومەتی هەرێم زەرورە بکرێت هەستین لەو پرۆژانەوە دەستمان کرد پێکرد کە لە 175 یەکەم جە لە 85 بە 100 دەستمان پێکرد دوای چوونە سەر 75 ئەم مۆزعی کۆرۆنای نەهات دەهاتینە خوارەوە ینی ڕێی لێمان کرد بۆ یەک ڕێڕەوێکی زۆر باشماندانە بۆ ئەم بابەتە و مانگانە 35 میلیۆن دلاریشمان بۆ ئەم بابەتە تەرخان کردبوون ئەگەر لە بیرت بێ زۆربەی پرۆژەکان وەستا بوون بەڵام لەگەڵ دەستپێکردنی ئەم کابینەیە ئێمە توانیمان مانگانە 35 میلیۆن دلار دابنین کە وای کرد کە جۆرێک لە پرۆژەکانی ڕێگەوبان بەتایبەت لە ڕێگاوبان کە هەندێک شت کرا لە هەندێک سێکتەری تر ینی پلانێکی زۆر باشماندانە بەڵام بەداخەوە ئەزمەی کۆرۆنا و مەسلەی دابەزینی نرخی نەوت بۆ ڕێگر بۆ ئەوی کە بودجێ ئیسماری بە تەواوەتی ڕابگیرێ بەڵام پلان وایە کە لە مانگی داهاتووە کە ئێمە بتوانین هێواش
لەگەڵ تۆزێک باشبوونەوەی دۆخی دارایی ئەم پرۆژانش ئەوەی کە زۆر گرنگ و حیاتیە بێنینەوە بەرباس. باشە ئەو بردی ئەوەی بردی پرۆژەکان ئەمەش بە هەمان شێوە کارەکانی ینی لە چوارچێوەی وردبینیکردن لە پرۆژەکانی ڕابردوو داهاتوش دەبێت بردێکی کاتینیە بەردەوامی کار ئەمە بردێکی ینی بە بڵین ئەساسیە لە ناو ئەنجومەنی وەزیران بە بڕیاری کاک مەسعود دانراوە ئەم بردە وەزارەتی مالیەتی تایە وەزارەتی تەختیتیشی تایە و ئەنجومەنی وەزیرانیشی تایە کە هەر سێلامان پێداچوونەوە بە هەموو پرۆژەکان دەکەین و ئەو پرۆژانێک کە لەسەر ئاستی وەزارەتەکانیان ئەو پرۆژانێک کە لە محافظاتە من پلانێکی زۆر تەموحماندانا و زۆر بە ئەوەیە کە بەڵام ئومێد دەکەم لەگەڵ باشبوونەوەی تۆزێک دۆخی دارایی هەمیشانەوە دەست بە پرۆژەکان بکەین و من خۆم سەرپەرشتی ئەم بابەتە دەکەم بەێ هەنگاو بە هەنگاو دەچینە پێشەوە ئینشاءالله. واتە هاوڵاتیان هەرێمی کوردستان نیگەرانی ئەوە نەبن کە بۆ نمونە لە ئێستادا نێوانی هەرێم و یا بڵین هەولێر و بەغدا وەکو پێویست جارێ پێک نهاتوونەتەوە نرخی نەوت هەر لە شوێنێکە کە بۆ هەرێمی کوردستان باش نییە و بێگومان کۆرۆناش لەوێەوە بوەستێت. لەگەڵ ئەوەشە حکوومەتی هەرێمی کوردستان بیری لەوە کردوتەوە کە پرۆژەکان ئەوەی گرنگ و پێویستە هەر بەردەوام بێت. بەڵێ بێگومان ئێمە بیرمان لەوە کردەوە یعنی ئەو پرۆژانەی کە حکوومەت خۆی تەمویلەکە ئێستا ئەگەر تەمویلەکەی ڕاوەستاوە هەوڵمانداوە فکرمان لەو کردو کە قەتاعی خاص چۆن بێنین بکەین بە شەریکی خۆمان. بۆیە پرۆژەی PPP مان ئقرار کرد 2 هەفتە لەمەوە پێش ئەمەیە کە هاوبەشی لە بینی حکوومەت و قەتاعی خاص دروست دەکات. من پێم وایە بەم پرۆژێ ئەتوانین بین بەشێکی زۆر لە پرۆژە وەستاوەکان جارێکی تر تەمویل بکرێتەوە لایەن قەتاعی خاصەوە ئەوان ببن بە شەریکی ئەم پرۆژانەوە دەست بە بابەتەکان بکرێت. من دڵنیام سەرەکەوین بەڵام ئیتر سەبر و تەحملیشی پێویستە تا لەگەڵ دۆخەکەی خۆمان. باشە چاکسازی داهات نەوتی و غیرە نەوتی دەبێتەوە. چاکسازی لە داهات هەنگاوی بۆ نراوە و هەنگاوەکان تا چەندە خێران چونکە وترێت چاکسازی لەم داهاتە لە ئەنجامدا وا کات حکوومەتێکی بەهێزترمان هەبێ و هاوڵاتی زیاتر لێ ڕازی خۆی ینی بەڕاستی جۆرێک لە خەلەلێک هەبوو برادران دەیانوت بەس حکوومەتی هەرێم بەس تەرکیز لەسەرەوەکە کە یان موچە کەم کاتەوە یان بەس چاکسازی لە خەرجی بکە نە خێوانی ئێمە زۆر تەرکیزمان لەسەر ئەوە کردووە کە چاکسازی لە داهاتیش بکرێت. طبعا داهاتی هەرێمی کوردستان دوو بەشە بەشی چەند کە داهاتی نەوتیە داهاتی غێرە نەوتیە بەنسبەت نەوت ئێمە دوو هەنگاوی زۆر سەرێکیمان کردووە ئەمە هەموو پرۆسەکە نییە. مەلەفی نەوت پێویستی بەوە هەیە کە لە زۆر شوێنەوە دەستی بۆ ببەردرێ بەڵام ئێمە دەستمان بۆ دوو شتی زۆر گرنگ بۆ بردووە. یەکەمیان ئەوەیە کە خەرجی کۆمپانیەکانی کە وەبەرهێنانەکەن لە داهاتیان کولفەی گشتی دەرهێنان و تەسویقکردن و فرۆشتنی داهات یەکجار زۆرە. ئێمە لەسەرەوەی 150 داهاتی نەوت بۆ کولفە ئەڕاتەوە. اینجا ئەمە 5 کولفەی لێ ئەدرێت یعنی ئێمە ئەو پارەی کە لە نەوت دەستمانەکەوێت هەر هەمووی نایەتەوە بە حکوومەت حسابێکی فەرمیش نەبوو بۆ حسابی بەڵێ نەبووە. اینجا ئێمە ئیشمان لەسەر ئەوە کردووە. ئێمە ینی بۆ نمونە لە کاتی پێش ئەم ئەزمەیە ئێمە مانگانە لەوانەیە لە حدودی 700 میلیۆن دلار ئەگەر دقیق بم ینی 700 و شتێک میلیۆن دلارمان داهاتی نەوت بووە بەڵام لەم 700 300 بۆ وەزارەتی مالیە ڕۆشتەوە 400 هەمووی کولفە بووە. ئەم کولفانە 5 کولفەی لێ دەرچووە کولفەی ئیستخراج بووە چونکە دەبێت ینی ئێمە ئەسڵەن بنیەی تەحتی سناعی نەوتی هەمووی قەتاعی خاصە. يعني حکوومەت خۆی ینی تەنها ڕۆڵی هاوبەشی تێدا دەبینێ کولفەی ئیستخراجە کولفەی نەقلکردنی نەوتە کولفەی دیوی با بڵێن ترانزیتی تورکیا کولفەی فرۆشتنە حسەی شەریکاتەکانە ئەم پێواتوانی بڵێن گرێبەستەکان گرێبەستی شەراکەت بوو خەدەمی نەبوو نانە گرێبەستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەمووی مشارەکەیە ئەم کولفەی ئەوانیش بڕە زۆرەکەیان بەڵێ ئەم کولفەیە وە گوتم لە 700 میلیۆن دلار 400 ئەبێتە کولفە 300 بۆ حکوومەتەوە بۆ ئێمە تەرکیزمان لەسەرەوە بۆ ئەم 400 چۆن کەم بکەینەوە بۆیە لە ژنێک دانرا بە سوورەکاتی سەرۆکی حکوومەت یعنی کە لە هەمان کاتە وەزیری سامانە سروشتەکانیشە لە ژنێک دانرا بۆ ئەوەی کە پێداچوونەوە بەم کولفانە بکەن و مفاوەزات لەگەڵ شەریکاتەکان کراوە و بەتایبەتیش ئەم دەرئەنجامەیمان بینی لەم دواییە کە نرخی نەوت هاتە خوارەوە لە نەتیجە ئەو پێداچوونەوە ئەم پێداچوونەوە بەردەوامە پێداچوونەوە بە هەموو خرجەکانی نەوت دەکەینەوە بۆ ئەو کولفانە بێنە خوارە ئەمە لەلایەکی تریش حسابێکی فەرمی بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتەوە ڕخنێکی زۆر گیراوە کە دایانوت یعنی حسابێکی فەرمی نیە بەڵام ئێستا حسابێکی فەرمی هەیە لە بەناوی حکوومەتی هەرێمی کوردستانەوە هەیە و داهاتەکانی نەوت دەچێتەوە ئەوێ و دواتێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان وەکو یەک ئاگیان لەو حسابەیە ئەمە طبعاً بێگومان لەبەرەوەی ئێمە یەک شتێکمان هەیە مەسەلەکە شرط نییە ینی هەموو کاڵی حکوومەت دەزانم بەبستان هەرسێ لایەنەکەی بەڵام ئەمەوێت جەختی زیاتر یعنی ئەزانی مۆزوعەکە چییە مۆزوعەکە ئەوەیە کە ئێستا مەسەلەن بۆ نمونە ینی پۆرتاڵی سامانە سروشتەکان
بێگومان هەموو ئێنەکانی سەرۆکی حکوومەتی راپۆرتەکانی دیلۆیت ینی ئەو پۆرتاڵی سامانە سروشتەکان سەرۆکی حکوومەتی تایە جگری سەرۆکی حکوومەتی تایە سکرتێری ئەنجومەنی وەزیرانی تایە ینی من تا حدێک لە ناو مۆزوعەکەم و پێمانش خۆشە لەم داهاتوێکی نزیکە کۆبوونێکی ئەنجومەنی نەوت و غاز دەکرێت بۆ ئەوەی کە بتوانین ینی ئەم تەفاسیلانەش لەوێ باسکەین بەڵام ئەوەی کە پێویست بۆ لە ناو کۆبوونەکانی ئەنجومەنی وەزیران یان لە کۆبوونە تایبەتەکانی تایبەت بە نەوت هەموو ئەو داتایانە باسکراوە ینی باشە بینە سەر راپۆرتی دیلۆیت هەموو تەفاسیلەکانی باس کردووە ینی بۆ من ئاگادارم کە لە هەنگاوەکانتان لە گفتوگۆ لەگەڵ بەغداش زۆر هاوکاری کردوون و راپۆرتەکانی دیلۆیت شەوێت جێگەی ئێعتیبارە چونکە شەریکێکی عالەمیە سابی بۆ دەکرێت شەریکێکی عالەمیە و ئەم راپۆرتە دراوەتە پەرلەمانی باشە بەنسبەت داهاتی غەیرەنەوتیەوە لەوانەیە یەکێک لەوانەی کە باسەکرێ گومرگ و یعفاعاتی گومرگیە کە دیسان کۆمەڵێک خەڵک لێی بەهرەمەند و سوودمەند بوون کە نەعەدالەتی تیا بۆ و هەندێک کەس نەدەبوو عەفو بکرێن چونکە داهاتی چاکیان هەبووە پاری باشیان دەستکەوتووە بە خاترانە قبوڵیان لێ ئەمە یەکێکە لەو تەحەدایەتە گەورانەی کە وە مەلەفە قورسانەی کە حکوومەتی هەرێم دەستی بۆی بردووە داهاتە غەیری نەوتیەکان ینی بەڕاستی ئێمە کە کابینەکەمان وەرگرت داهاتیمان لە حدودی 140 میلیۆن دلار بوو بەڵام پێش کۆرۆنا داهاتەکەمان گەیاندە 244 میلیۆن دلار یعنی ئێمە لە یەک مانگێکە لە نەتیجەی تۆزێک ڕێخستنەوەی ئەم داهاتانە دوای باسەکەم کە چیمان کردووە 104 میلیۆن دلارمان مانگانە بۆ داهاتی خەزانەی گشتی زیاد کردووە ئەم پرۆسەیە بەردەوامە ینی و ئیشی لەسەر دەکەین و ئومێدمان وایە کە بگاتە ئاستێکی زۆر باشیش من پێم وایە وڵاتی ئێمە وڵاتێکی پڕبەخێر و بەپیت و بە بەرەکەتە ینی ئەتوانین زۆر لەو داهاتانە بە شێوەیەکی باشتر و منەظەمتر ڕێکی بخینەوە تەرکیزمان لەسەر 6 لایەن کردووە لە چاکسازی لە داهاتی غێرەنەوتی یەکەم تەرکیزمان لەسەر گومرگەکان کردووە گومرگەکان دەتوانین بڵین لە سێ لاوە ئێمە بۆی ڕۆشتوین بۆ ڕێخستنەوەی یەکەمیان لە مەسلەی ئیعفاعاتی گومرگی دیراسەیەکمان کرد لەگەڵ وەزارەتی مالیە و لەگەڵ برادرانی مختص لەم بابەتە بۆمان دەرکەوت 5 یاسا هەیە 130 داهاتی گومرگ ئیعفاعەکەن ینی 130 داهاتی گومرگەکان بە یاساش کراوە مەسەلا وەکو یاسای ئیستیسمار وەکو ئیستیسماری صیناعی وەکو قەرارێک کە بۆ شەریکاتی نەوتی دراوە یەکیان بۆ بڕیاری ژمارە 13 بڕیاری ژمارە 18 ئەم 5 بڕیار و یاسایە هەمویان بووبوونە هۆکارێک کە 130 داهاتی گومرگی بەر ئیعفاعات بکرێ یعنی کەسێک کەم دەبێت گومرگ بدا بەڵام یاسایەک هاتووە ئیعفای کردو دەڵێت تۆ گومرگ نەدا ئێمە بۆیە بڕیارمان داوە پێداچوونەوە بەم 5 یاسایە دەکەین و ئەم 5 یاسایە دەبێت نسبەی ئێمە لەگەڵ ئەوەی ئیعفاعات ببینێت بەڵام لە نیتاقێکی زۆر بەرتەسک نابێ وا بەرفراوان بێت و دەبێت ئەم ئیعفاعاتە گومرگیانە بۆ کەسانی مستحق بن بۆ ئەو کەسانە من فعلا پێ یعنی کە تەنشیتی تیجارەت دەکەن کە مستحقەوەی کە هەنیان بدەیت بۆی تەشجیع بکرێن بەڵام لەوانەیە مەسەلەن بۆ نمونە ینی نمونەیەکت بۆ دێنم یعنی معمەلێکی تعلیبی چەرەزات چەرەزاتەکە لە تورکیاوە بێنێ لایلۆنەکەش لە تورکیاوە بێنێ بەس لێرە بیکاتە ناوی ئەمە چەرەزاتەکە ئیعفا بکرێت و لایلۆنەکەش ئیعفا بکرێت ئەمە منطق نییە بۆی ئێمە هاتین ئەم بابەتانە نامەنطقیانەی کە هەمانە ئەو ئیعفاعاتە نامەنطقیانەی کە هەیە نایەسانە کاک مەسرور بڕیاریدا کە ئەم ئیعفاعاتە هەمووی ڕابگیرێت ئەمە بۆ هۆکارێک بۆی داهاتمان زیاد بکە ئەمە ئیشمان لەسەری کردەوە پاکێجی ئیعفاعاتی گومرگی تقریبا تەواو بووە و دەینێرین بۆ پەرلەمان بۆ ئەو یاسانەی کە پێویستی بە تعدیلات ئەمە نقطەی یەکەم نقطەی دووەم زۆر گلەیی لەسەر ئەوە هەیە کە دەڵێن لە مەرزەکان گرێبەست هەیە گرێبەست هەیە ئەم ینی تەبانەوە حقیقت ینی ئێمە باوەڕمان بە وجودی قطعی خاص هەیە کاکیادگار و بە هاوبەشێکی سەرەکی خۆمانی دەزانین چونکە حکوومەت یعنی دەبێت لە نیتاقێکەوە بیبین بەرەو ئەوەی کە حکوومەت هەموو لە سێکتەرەکانە خۆی تەدەخل نەکات بەڵکو دەبێت قطعێکی خاصی منەظەممان هەبێ و حکوومەت ڕۆڵی ڕقیب و منەظەم ئیشرافی ببینێ لەم بوارێ ئەم گرێبەستانی کە لە مەرزەکانە هەیە لە حدودی 20 گرێبەستن ئێمە دەستین پێداچوونەوەمان پێی کردووە و 6 کۆبوونی زۆر گرنگمان لەسەری کردووە و ئێمە گەشتونەتە قۆناغی کۆتایی بۆ بڕیاردان لەسەر جۆری ئەم گرێبەستانە ئێمە ئیش لەسەر ئەوەکەین کە نسبەی حکوومەت کە لە شەراکەتە ئێمە بانی دووبارێکەوە لەو شەراکەتی کە لە بینی ئێمە قطعی خازەیە لە مەرزەکان نسبەی حکوومەت کەمە بۆیە دەبێت کار لەسەر ئەوەکەین کە نسبەی حکوومەت زیاد بۆی ئەمە ڕوونتر بێت دکتۆر زیاتر مەبەستان ئەو گرێبەستانەی گرێبەستەکانی خزمەتگوزاریە لە خاڵە سوودەکان کە دەبوو حکوومەت بیکات بەڵام ئێستا کۆمپانیەکان دەیکات و وەکو شتێک نسبەیەک دەدا بە حکوومەت باڵێ ئێمە هاتوین لێرە ڕێکمان خستۆتەوە تەصنیف کراوە هێشتا بڕیاری کۆتایی لەسەر نەدراوە
یعنی هەندێک لەم خزمەت گوزاریانە ئەسڵەن حکوومەت خۆی دەتوانێت بیکات بەڵێ بۆی لە ئەوانە دەگەڕێت ئەمانە دەگەڕێتەوە بۆ حکوومەت هەندێک لەو خزمەت گوزاریانە کە حکوومەت خۆی ناتوانێت بیکات بۆی ئەمانە لەعنی من ناتوانم پێش لەژنەکە بکەم و پێش ئەوە بکەم بەڵام ینی ئەو پێشنیارانێک کە هەیە ئەو شتانی کە حکوومەت دەتوانێت خۆی بیکە خۆی دەیکا ئەو شتانی کە حکوومەت ناتوانێت خۆی بیکە بە هاوبەشی لەگەڵ قطاعی خاص دەمینێتەوە بۆ ئەوی بتوانین کاری لەسەر بکەین بەڵام هێشتا دەرئەنجامی کۆتایی ئەم لێژدانە هێشتا ماوە و بڕیاری کۆتاییشی لەسەر دەدرێت بەمزوانە چی بەنسبەت ئەوانەی بەنسبەت ئەوەی کە لە مەرزەکان باسی قاچاقچێتی و باسی ئەوە دەکرێت لە ژنێکمان دروست کردو بە ڕیاسەتی کاک ڕێبەر وەزیری ناوخۆ ئەمانە دوو تیمیان دروست کردووە دوو تیمی عسکەری و تیمیکی ئیداریان دروست کردووە مشکلەیەکمان هەیە کاگەدگار دەواازە سنوورەکانی هەرمی کوردستان شوێنێک نییە کۆیان بکاتەوە هەیئەتێک دەستەیەک نییە هەموو دەواازە سنوورەکان بەیەکەوە بەبەستێتەوە لە دەواازە سنوورەکان 5 وەزارەت کار دەکەن بۆی ئێستێمە پەیڕەوێکمان داناوە بۆ ئەوەی لە ڕێگەی وەزارەتی مالیە وەزارەتی ناوخۆ بۆ ئەوەی هەیئەتێک دروست بکەین زەبتی حدودەکان بکەین و هەموو وەزارەتەکان لە ڕێگەی ئەو هەیئەتەوە کارەکانی خۆیان بکەن و نوێنەرایەتی بکەن مەرجعیەتێکیان هەبێ ئەمەوە کات کە گومرگەکان لە ڕێگەی پێداچوونەوە بە ئیعفاءاتی گومرگی پێداچوونەوە بە گرێبەستەکان پێداچوونەوە بە زەبتکردنی حدودی پێم وایە دەتوانین تکانێک بە پرۆسەی گومرگ بدەین لەسەر هەموو ئەمانە ئیش کراوە وەکاریشی لەسەر کراوە دەرئەنجامیشی هەبووە بینە سەر زەریبە سێکتەرێکی تری ئەوەیە کە ئێمە لە کۆبنەوەی پێشووی ئەنجومەنی وەزیران پاکێجی زەریبەمان ئیقرار کرد زەریبە طبعا نتوانین بڵین گەورەترین هەنگاوی چاکسازیە کە لە حکوومەتی هەرێمی کوردستان کراوە زەریبە لە کۆمپانیەکانی نەوت لە کۆمپانی ناخۆیەکانی نەوت زەریبە لە شەریکاتی سکیوریتی شەریکاتی ئەنتەرنێت شەریکاتی ئیسtismار هەموو ئەمانە خەلەلی تیا بووە بە پاکێجێک ئێمە لە قانونی لە ئەنجومەنی وەزیران ئیقرارمان کردو و بڕیارمان لەسەریداوە و چۆتە بواری جێبەجێکردن پێم وایە لە ڕێگەی گومرگ و لە ڕێگەی زەریبە ئێمە دەتوانین داهاتەکانمان بەرەو بە ئاستێکی باشتر ببین واتە ئەو چاکسازیە با بڵین ئەوەی پێوتری ئیسلاحی زەریبی باڵە بڕیار پەسەند کرا هەفتەی پێش و پەسەند کرا باش هەنگاوەکانی جێبەجێکردنی وەزارەتی مالیە وەزارەتەکان ڕاست پێدراون بۆ جێبەجێکردنی کۆمپانیەکانی نەوتیش لێرە بە دوا دەبێ باش ئێمە کۆمپانیا نەوتیەکان دوو نەوعن ئەوانەی کە کۆمپانیا نەوتیەکانی عالەمین ئەوانە لە ناو گرێبەستەکانیان خەریکی ئەوەن کە مفاوەزاتیان لەگەڵ بکەینەوە بۆ ئەوی بتوانین کە مەسەلەی زەریبەیان لەسەر بسەپێنین کۆمپانی ناوخۆیەکان 800 کۆمپانیا هەیە ئەم 800 کۆمپانیایە ئێستا هەمویان مولزەم کراون بۆ ئەوەی کە دەبێت هەمویان زەریبە بدەن باشە پێشەوەی بچمە سەر ڕسومات و خزمەتگوزاریانەی حکوومەت پێشکەشیەکە باستان لە وەرگرتنەوەی قەرزەکان کرد لەو کەسانی کە قەرزاری حکوومەتن بەڵام ئەو ماوەی ئەو مهلەیەشی کە پێیان درا دیار بووەکو پێویست نهاتن بەدەمیەوە قەراری ئەوە درا بڕیار لەوە درا باسیش لەوە کرا کە ئێوە وردە ئیجراعات و ڕێکارەکانی خۆتان دەست ئێمە دانی هەتا 2-5 مەجارماندا بۆ پێیان بۆی پارەکان بگەڕێنەوە بەڵام یەک کەس استعدادی دەربڕی بوو بۆ ئەوی پارەکانی بێنێتەوە بەڵام ئەوانەی تر دانێناوە بۆیە لە ڕێگەی وەزارەتی عەدل و وەزارەتی مالیە دەست بەوە کراوە کە دەست بەسەر ماڵ و مڵکیان دەبێت بگرترێت بەپێی ئەو ڕێکارانی کە لە وەزارەتی مالیە و دەرچوون باشە من بینە سەر چاکسازی لە ڕسومات ئەگەر باسی ڕسومات و سەرکەرتی تایبەت کە چکە کاتم وردە لەسەر ڕسومات ئێمە 407 حکوومەت 407 خزمەتگوزاری پێشکەش دەکات لە بەرامبەری ئەم خزمەتگوزاریانە بڕێک پارە وەردەگیرێت ئەمانە لە شوێنێک بۆ شوێنێک نامونەزەمن بۆ پێداچوونەوەیەکمان کردووە و ئەمەش بەڕێخستنەوەی ئەم بابەتە دەبێتە هۆکارێک بۆ زیادکردنی داهاتی گشتی ئێمە هاتین 3-4 بابەتی تریش کە گرنگە باسیکەین ئیشمان لەسەری کردەوە ڕێخستنەوەی داهاتی چەک لەو شتانە کە مەسەلەی زەویزارە کارمان لەسەری کردووە 4 شتمان کردووە لە لەسەر مەسەلەی زەویزار کارمان لەسەری کردووە یەکەم ئەو زەویزارانەی کە تەجاوز کراوەتە سەری کراوەتە ڤێلا و باخۆوانە ئەم هەفتەیە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران بڕیار لەسەر پرۆژە یاسایەک دەدرێت کە دەبێت ئەم بابەتە ئەوەی کە تەجاوز کراوەتە سەر زەویزاری حکوومەت زراعی دەبێت ئەم بابەتە یەکلایی کرێتەوە تەوان بە پرۆژە یاسایەک دەینێرین بۆ پەرلەمانیش ئەمە لەلایەک عقودی زراعی پێداچوونەوەمان پێی کردووە نەمامگاکان پێداچوونەوەمان بۆی کردو بەڵام لە هەمووی گرنگتر لە کارتی کشتتوکاڵی ئێمە کارێکمان لەسەری کردبوو ئەوەش ئەوەیە مەسەلەی گەنمە بە بازارکردنی گەنمە کاگیادگار هەرێمی کوردستان تقریبا 1 ملیۆن تن ئینتاجی گەنم دەکات حکوومەتی عێراق تەنها 400 تن بەڵە 400,000 وەردەگرێتەوە 600,000 دەمینێتەوە لەناو بازار فەلاحی قوربەسەر کە شوێنێک نەبوو بۆی ئەمە ساخکاتەوە بۆیە ئێمە حکوومەتی هەرێم هاتوین لەگەڵ کەرتی تایبەت ڕێککەوتوین بنیەی تحتیان دەدەینێ حدودیان بۆ دەگرین نایلین ئارد بێتە ژوورەوە ئەمان تەشجیعیان دەکەین کە کەرتی تایبەت گەنمی جوتیارانی خۆمان بکرێتەوە و هەر ئەو گەنمەش لەناو بازارەکانی خۆمان ساخ جوتیارەکانی جنوب و ناوەڕاستی عێراق ینی باس لەواکرێ گەنمی جوتیارانی ئێمەیانەکرێەوە دواتر بە نرخێکی گران بەیاندا بە حکوومەتی عێراق یەکێ لەو شتانەی تریش کە کردمان مەسەلەی تاپۆیە
یعنی تاپۆ زۆر ئەو گوندە سەکەنیانی کە دەیبینی لە ڕێگەی استثمارەوە کراوە 167,000 وحدەی سەکەنیمان هەبوو تەنها 5% تاپۆ کراون ئێمە ئێستا دەستمان بۆ کردووە لە خلال ئەم کابینەیە بۆ ئەوەی تاپۆ بکرێت زەوێ کارتەکان کە بڕیارمان لەسەری داوە تاپۆ بکرێت وەزیری شارەوانیش میوانمە لە بەشی دووەمی ئەم ڕووماڵە ئەو پرسیارانەی لێ یەکەم هاوڕێیانم پێمەڵن کاتی ئەم بەشەی ڕووماڵەکەم کۆتایی هاتووە کۆتا پرسیارم بەنسبەت لەبەرەوەی جەنابتان لە وەفدەکە بوون لە شاندەکە بوون پەیوەندی نێوان هەولێر و بەغدا ڕێکەوتنەکان هەنگاوەکانی ڕێکەوتن بەکوێ گەیشتون ئەوەندەی کە دەکرێت بۆ بینەری باس پێشەوە آخر بەشی چاکسازیمان باز نەکرد کە چاکسازی لە هیکلێت و میلاکاتە هیکلێت و میلاکات ئێمە بڕیاری 33مان داناوە بڕیاری 33 هاتوینە هەموو هیکلێتی حکوومەت ڕێکەخینەوە دواتر فەرمانبەران بە پێی ئەو فەهیکلێتە دابەژەکەینەوە بۆ ئەوەی ئەم چیرۆکی بندیوار و سەردیوارێک لای بکرێتەوە و مەسلەی فەرمانبەری فعلی لەلایەک بێ و ئەو خەڵکانەی تریش لەلایەکی تردا بدرێن بۆی مامەڵی یاسایان لەگە بکرێت مەسلەی ئەوەی بەغدا ئێمە لە 16 چوار بەداخەوە کە عێراق بودجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی بەبێەوەی هیچ سەنەدێکی دەستوری و قانونی هەبوو ئێمە 6 جار سەردانی بەغدامان کردەوە تا ئێستا و بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت دەورێکی زۆر باڵای هەبووە لەم بابەتە بە سەرپەرشتی پرۆسەکانی کردووە هەتا ئێستا گفتوگۆکان بەردەوامن ئێمە داوا یەک شتێکمان لە عێراق کردووە کە ئێمە گفتوگۆکانمان لەسەر ئەساسی دەستوری بێ و ئێمە بەردەوامە بین لە گفتوگۆکانمان بەڵام لە چوارچێوەی دەستور بەردەوامە بین هەتا ئێستا لە بینی ئەوەی کە مناقشات بەردەوامە ڕاستە ناچوینێتەوە بەڵام لە مناقشات و لە ئیتصال بەردەوامین هەمومان هەم ئێمە و هەم ئەوان بە دوای دەرچەیەکی دەستوریە دەگەڕین ئەگەر هەیە ڕێک بکەون من دەڵێم ئینشاءالله ینی باڵی دووشت ینی ئەوەی دەمەوێت تەرکیدی لەسەر بکەمەوە ئێمە وەک حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەین هەموو ڕێکارێکین و هەموو مرونەتێکمان دەربڕی و بە پێی دەستور بگەینە ڕێکەوتن ئەوەی کە ماوەتەوە لەسەر حکوومەتی عێراقی ماوەتەوە یعنی ئێمە لە لای خۆمانەوە هیچ مەهانەیەکمان هیچ حجەیەکمان بۆ عێراق نێشتۆتەوە بۆی ڕێک نەکەوین هەموو مرونەتێکمان دەربڕیوە بە پێی دەستور ئیتر لەسەر عێراق ماوەتەوە کە چەند دێتە پێشەوە ئێمە دەکەم بێتە چاوەڕێکین و چاودێرە بین جەنابی دکتۆر ومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران زۆر سوپاس بۆ و کاتەی بە ئێمەت بەخشی سوپاس بۆ و بابەتانی کارڕوونکردنەوەی پێویستت لەسەردان لەشتان ساغ بێت و ماندوو نەبن بەڵێ ئەزیزان ئەمە بەشی یەکەمی ڕووماڵە تایبەتەکەی من بوو تایبەت بە تێپەڕینی 1 ساڵ بە سەرتەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام چاوتان لەسەر کوردستان 24 بێ هێشتا زۆر شتی دیکەماوە لەگەڵ جەنابی وەزیری شارەوانی باسی